خۆ تاوانباری و خراپە دەکەیت و دەوروبەرت تاوان دەکەن و لەو لاشەوە پەنا بەخوای گەورە قسە بەخوای گەورە دەکەیت دەڵێ ڕووی زەمان ڕەش بێ، ئەوە ئاگدار بە ئەوە جوێندانە بەخوای گەورە. ڕووی کات و زەمان ڕەش بێ، نەعوذ بالله. ئەوە زۆر تاوانباری. پێویستە ئێمە بە خۆماندا بچینەوە، هەر غەڵەتێک ئەنجام دەدەین، کۆمەڵگاکەمان هەر غەڵەتێک ئەنجام دەدات، دەستی تۆمەت بۆ شتێک درێژ نەکەین کە خۆشمان تاوانباری. بەڕاستی بەداخەوە بۆ پەردەپۆشکردن و شاردنەوەی عەیب و عار و کەم و کوڕەکانی خۆمان، بۆ پەردەپۆشکردنی گوناه و تاوانەکانمان، کاتێک کە تاوان دەکەین یاخود دەوروبەرمان تاوان دەکەن، دەستی تۆمەت درێژ ئەکەین بۆ ڕۆژگار و بۆ زەمان و کات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت خوای گەورە دەفەرمێ ئادەمیزاد عەزیەتی منە دەن، واتە خوای گەورە تووڕە دەکەن. يؤذيني ابن آدم يسب الدهر وأنا الدهر. ئادەمیزاد من تووڕە دەکەن، ئازارم ئەدەن بەوەی گوێن بە کات و زەمان ئەدەن. لە کاتێکا من کات و زەمان بەڕێ دەکەم، من شەو ڕۆژ بەڕێ دەکەم و دەیهێنم و دەیبەم. بۆیە پەنا بەخوای گەورە ئاگادار بە کاتێک کە تۆی تاوانبار خۆ تاوانباری و خراپە دەکەیت و دەوروبەرت تاوان دەکەن و لەو لاشەوە پەنا بەخوای گەورە قسە بەخوای گەورە دەکەیت دەڵێ ڕووی زەمان ڕەش بێ، ئەوە ئاگادار بە ئەوە جوێندانە بەخوای گەورە. ڕووی کات و زەمان ڕەش بێ، نەعوذ بالله. ئەوە زۆر تاوانباری. ئەگینا شەو و ڕۆژ، زستان و هاوین و بەهار و پاییز دەجێی خۆیدایە، زەوی هەر زەویەکەی جارانە. ئەوەی کە خراپە لەسەر ئەم زەوێدا دەکا ئێمەین. ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ عەیب و عار لە زەمان و کاتە گرین، بەڵ عەیب و عار لە خۆشمانایە. زەمان و کاتەکان عەیبیان تیا نییە. خۆر هەر لە شوێنی خۆی و هەڵنابێ و لە شوێنی خۆی ئاوا نابێ. مانگی هەشت بەفرە بارێ، مانگی 12 هاوینە دەغڵودانە دووریتەوە نەگۆڕاوە. ڕاستەکەی گەم گۆڕانکاری دەبێت لە وڵاتێ بە وڵاتێ، بەڵام ئەوەی کە تاوانبارە و خراپە ئێمەین، بەڵام کات و زەمان تاوانبار دەکەین. بۆی ئاگداری خۆت بە، دەستە چەورەکەی خۆت گوناه و تاوانەکان کە ئەنجامی ئەدەی و دەوروبەرت ئەنجامی ئەدەن، ئادەمیزادەکانن زەویان فەساد کردووە، خراپ کردووە. ئەینا کات و زەمان هەر لە جێی خۆیدایە و عەیبی نییە، چونکە خوای گەورە بەڕێوەی دەبات.